ئێستاش کاتیەوەیە کە 2 ملیۆنکەی بەردەکەی فڕام کە شتێکی زۆر جوانە بیکەین بە دیاری بۆ 2 دانە لە بینەرە ئازیزەکانم فەرموو لەگەڵ ما بن زین چێ بێتە براوی ئەم 2 ملیۆنکەیە جەماعەت لەگەڵ ما بن هەموو پرۆسەکەتان شانێم چونکە منیش نازانم کێ براوە بێ من بە لاپتۆپەکەی مەیکەم لای ئێوەش لەوێ دەرەکەوێ و شتەکە دڵنیا بن لەوەی کە بێغەشە ئەم شوێنەم کڕیوە ئەپسۆرتیۆ سیناوە پارەم پیاوە بۆی کە بتوانێت براوەکانمان بەڕاستی بۆ هەڵبژێرە و هیچ فێڵێکی تیانە بێ باچینە سەر یوتوبەکەم ئەمە وەکوی بینن یوتوبەکەمە ئەو جیاواز لەوە ئەوە ڤیدۆکەیە ئەمە ڤیدۆکەیە و وەکو لێرەیە دیارە فەرموسێرکەن 11,000 ڤیومان هەبووە باشە 1112 کۆمنت 1112 کۆمنت هاتووە 1112 کۆمنت دەستان خۆش بێ سپاسانەکەم و ئاگادار بن با پێشەوەی کە دەستی پیانین ئەوە پەیستیەکەم لێرە سابراوەکەمان بۆ دیاریەکە بەڵام ئەو کەسەی کە براوەیە لە ئینستاگرامەوە پەیوەندیم پێواکە ئەو کەسەی کابێ بە براوە ئەبێ لە ئینستاگرام فۆلۆی کردبم لە یوتیوبیش سابسکرایبی کردبم بە بەڵگەشەوە بێ بۆمان بنێری ئەنج ملیۆنکەکە و پێگا ئەهینا بۆ خەڵکی کە دەرەچێ کەواتە بە ستارت بکەین بزانین چێ بێ بە براوە لۆد کۆمنتس 1112 کۆمنتە باشە لۆدینە دەی ئەمە کۆمنتەکان هەموویەتی پێویست ناگا بڕۆینە خوارەوە 1112 کۆمنتە ستارت بزانین کێ براوە بێت کەی سپین ئەمە یەکەم براوەیە ماشەڵڵا زۆرن کاکە ژیر فەیز ژیر 994 کاکە ژیر براوەی یەکەمە بوو بە خاوەنی یەکێک لە بلواکەکان کە بەڕاستی زۆر زۆر جوانە سێریکەن دیتێڵی هەموو بەردەگەیتیایە کاکە ژیر لە ئینستاگرام پەیوەندیمان پێوەکە بەس بەخوا فۆلۆ نەکردم لە ئینستاگرام و لە یوتیوب سابسکرایب نەکردەوەم نییە ئەنجا ئەمە دووەم براوەیە بزانین بۆ کێ دەرەچێت وەڵای خۆشە گیڤەوەی کوردۆست کاکە کوردۆست کوردۆست 2873 کاکە کوردۆست پەیوەندیمان پێوەکە لە ئینستاگرام بە هەمان شێوەیە یاساکانیش بۆ تۆ بەو شێوەیە ئەنجا با سێریکی کۆمنتەکانیان بکەین زانین چیان نووسیوە کاکە ژیر گو تو کۆمنت کاکە ژیرەوە تا نووسیەتی فڕەم ئەمە کۆمنتەکەیەتی زۆر دەمێکشە نووسیەتی ئافرم ئەنجا